هەموو 16 سێ گەڵەبجە برینەکانی دەکولێتەوە کە سوکاری شەیدانی کیمیاباران دەڵێن 29 ساڵە ئاوڕی جدیان لێ نەدراوەتەوە و هەموو ساڵێکیش لە یادەکاندا بە بەڵێنی بەردەم کامێرەکان و دروشمی بێکردار یادەکە تێدەپەڕێنن. هەڵەبجە ئەو شارەیە بە مەرگەساتی بە کۆمەڵ و قوربانیدان بووەتە ناسنامەی کورد، بەڵام لە ئێستادا و دوای 29 ساڵ هێشتا کە سوکاری شەیدان و بریندارانی چەکی کیمیایی گلەیی لە دەسەڵاتی کوردی دەکەن. داواکاریەکەی شکراوە بۆ هەڵەبجە شتی باشتری بۆ بکرێ، ئەوە بردێتە لە بریندارەکانی چەکی کیمیایی امتیازات بدێ بە کە سوکاری شەیدان بۆ مناڵەکانمان بەرەوڵا برینمان تازە بێتەوە کە یادەکەی وەکو گوتیش پێشمان خۆشە کە یاد بکرێتەوە. هەموو ساڵێ ئەم برینەمانە کولێنەوە داواکەین لە بەرپرسان و لە حیزبە کوردستیەکانی یەکگرن و یەگەڵوێز بن بەرامبەر بەم شارە. دووەمی ئەوەش ئەو بڕەبورجەیە کە بڕاوەتەوە بە کەسوکاری شەیدانی هەڵەبجە زیاتر و چاکتر بکرێت و باری گوزەرانی بنەماڵەی شەیدان چاک بکرێت. کە سوکاری شەیدانی هەڵەبجە ئەوەش دەخەنە ڕوو بە یادکردنەوەی کارەساتی هەڵەبجە تەنها زامەکانیان تازە دەکەنەوە و هیچ ئیمتیازاتێک نە بە خۆیان و نە بە ڕۆڵەکانیان نادرێت. ئەم ئافرەتە کە خاوەنی شەیدی کیمیابارانە دەڵێت بەشێک لە ئەندامانی خێزانەکەی لە ژیان داماون و لە دەرەوی وڵات دەژین، وتیشی ڕژەمی باس ئەوانی بەرە وڵاتێکی عەرەبی دوور خستوێتەوە. کە سوکارمان زۆر شەهید بووە، بەڵام ئەمانە ماون لە سعودیەن، حکومەتی بەحز بردوونێتی سعودیە 350 کەسن بە تەلەڤیزیۆنی سعودیە دیومانن، بە ڕادیۆ گوێمان لە دەنگیان بووە، شەوانە سەعات 12 لە 90 تا 92 گوێمان لە دەنگیان بووە، بە ڕادیۆ گوێم لە دەنگیان بوو، لە تەلەڤیزیۆن دیمانن. اینجا حکومەت محاولەی ئەوە بکە ئەمانە بێنێتەوە. 29 ساڵە ئەم حکومەتی کوردیە گاڵتە بە ئێمەکە. ئەم حکومەتی کوردی ئەم 29 ساڵە هەر ساڵێ شتێکی بکردبنیاتی شتێکی دابنایە لەم شارە، ئێسم شارە ئاوەدان بووبوویەوە، بەڵام مەعەلئەسەف بۆ ئەم حکومەتی کوردیە. بەشێک لە کەسوکاری شەیدانیش بۆی ئەو کەم تەرخەمیانەی لەلایەن دەسەڵاتەوە دەکرێت بەرامبەر شارەکەیان و ڕێزنەکردن لە کەسوکاری قوربانیان بایکۆتی 29مین ساڵیادی کیمیابارانیان کرد و بەشداری یادەکەیان نەکرد، بەشێکیشیان لەسەر گڵکۆی شەیدەکانیان یادی کارەساتەکەیان کردەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.